كۆبونەوەی دەستەی گشتی لیژنەی ئۆڵمپی یارەمی کوردستان بەڕێوەچوو هاریەکە لە ئەندامانی دەستەی ڕاپەڕاندن و سەرۆکیەکێتی وەرشیەکان و وێنەرایەتیەکانی لیژنەی ئۆڵمپی پارێزگاکان بەشدار بوون. لە کۆبونەوەکەدا باز لە کار و چالاکیەکانی ساڵی 2019 کرا و راپۆرتی دارایی و هونەری سەرجەمێکێتیەکان خوێندرایەوە. راپۆرتی دارایی خەرجیەکانی لیژنەی ئۆڵمپیش تاوتوێ کرا. دواتر گفتوگۆ لەسەر کۆی چالاکیەکانی ساڵی 2019 کرا و پلان و بەرنامەش بۆ چالاکیەکانی 2020 بەڵگەی سەرەکی کۆبوونەوەکە بوو. لەسەر ئەوەی کە ئێمە چۆن بتوانین تەجاوزی خاڵە لاوازەکانی ساڵی 2019 بکەین و بۆ ساڵی 2020ش پلان و بەرنامە و پرۆگراممان چی بێت، بە تایبەتی لە کاتێکە کە ئەو دەستگایە وەکو لیژنەی ئۆڵمپی تاوەکو ئێستا بە شێوەیەکی جێگیر یاسایەکی جێگیرکراوی نییە کە ئەمە خۆی لە خۆیدا وا ئەکات کە هەموو ساڵێک ئەم دەستگایە چارەنووسی لە مەترسیدا بێ و هەروەها ئەو بڕەپارەیەی کە ساڵانە شیا خوتمانگانە بۆی تەرخانەکرێت بە هەمان شێوە ئەویش چارەنووسی نادیارە. بۆیە دوو خاڵی سەرەکی بوون ئەمڕۆ بەجددی هەوڵماندا کە هەڵوەستەی لەسەر بکەین هەتاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان تەبەنی ئەم موئەسسەیە نەکات وەکو جوزئێک لە کابینەکەی خۆی ڕەنگە هەموو ئەو هەنگاوانەی تر جێی خۆی نەگرێت بە شێوەیەکی باش. بەڵام هەر کاتێک چۆن ئێستا حکوومەتی هەرێم کابینەکەی خۆی ئەعلان کردووە ئەڵێ ئەوەندە وەزارەتە و ئەوەندە تەخەسوسات لەم کابینەیە هەیە و من لێی بەرپرسم لە دابینکردنی پێداویستەکانی، یەکەم هەنگاو دەبێت حکوومەت تەبەنی ئەم موئەسسەیە بکات. کاتێک کە حکوومەت تەبەنی ئەم موئەسسەیە کات لایەنە پەیوەندیدارەکان ڕائەسپێردرێن بۆ ئەوەی کە یاسایەکی بۆ گەڵاڵە بکەن یاخود بۆ دابڕێژرێ لە پەرلەمان مناقەشەی ئەو یاسایە بکرێت و تەزدیق بکرێت ئەو یاسایە و بدرێتەوە بە حکوومەت بڵێن ئێمە لەسەر بنەمای ئەوەی کە بەڕێزتان تەبەنی ئەم موئەسسەیەتان کرد ئەمە قانونەکەیەتی لەمەوە ئەم موئەسسەیە بێ بەم شێوەیە ئیشی خۆی بکاو لەسەر شانی ئێوەشە پێداویستەکانی بۆ تەمین بکەن. ئەو کاتە ئێمە ئەتوانین کاری خۆمان بە شێوەیەکی باشتر بکەین.